سڵاتان لەبێ بەڕێزان لەم فێرکاریە باز لە چۆنێتی گۆڕنی لایت مۆدی یوتیوب دەکەین بۆ دارک مۆد بۆ ئەگەر حەستان لەو فێرکاریە تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵما بن. هەروەک دەزان ئێستا زۆربەی ئەپلیکیشنەکان و تۆڕە کۆمەڵاتیەکان بەشی دارک مۆدیان بۆ ئەپلیکیشنەکانی زیاد کردووە کە مەبەستیش لێی کەمتر چاوی بەکارهێنەران ئەزیاد دەدات و شەحنی موبایلەکانش کەمتر دادەبەزێت. یوتیوبش یەک کە لەو ئەپلیکیشنانی کە زۆر بەکاردێت بۆیە پێم باشە ئەگەر بەکاری دێن بە دارک مۆد بەکاری بینین بۆی کەمتر ئەزیێت چاوتامدا. دەڕۆینە ناو یوتیوبەکە دەست دەنێنە سەر هێمای کێناڵەکەمان لە یوتیوب کە لە لای دەستە ڕاستی سەرەوەی ئەوانەی کە بە ئینگلیزی بەکاردێنی یوتیوبەکان بە ئینگلیزی ئەوەش کە عەرەبی لای دەستە چەپە دەستی لەسەر دادەنێن لە خوارەوە نووسراوە ستینگز بە عەرەبیکە نووسراوە الإعدادات دەیکەینەوە. دووەم دانیان کە نووسراوە جەنەرال ئەوە بزانم لە عەرەبیکە نووسراوە عام دەستی لەسەر دادەنێن. لێرە سێم دانیان ئەپیریانس نووسراوە لە عەرەبیکەی وا بزانم نووسراوە المەظهەر شتێکی لەو بابەتە دەستی لەسەر دادەنێن. یەکەم دانیان دەڵێ یوس دیڤایس سیم یعنی وەک ئەوەی کە موبایلەکە لەسەر دارک مۆدی بیکە دارم یان زۆر چکە بەشێک لە موبایلەکان ئێستا خۆی لایت مۆد دارک مۆدی هەیە یعنی توانین موبایلەکەی بە کامل بکەیە دارک مۆد. بەڵام ئەوەی کە ئێستا مەبەستمانە لەناو ئەپلیکیشنەکە دارک سیم هەڵدەبژێرین هەروەک دەیبینن سیمەکەی بووە ڕەش و دارک مۆد یعنی یوتیوب دەتوانی بە شێوەی دارک مۆد بەکاربێنی کە کەمتر چاوت ئەزت دات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لەبیرتان نەچێ لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایب کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵای بکەن وەک پشتگیرێکیش کۆمنتێک بنووسن بۆی ئەکتیڤی کەناڵەکەمان تۆزێک بەرزبێتەوە. هەروەک دەزانن ماوەیەکی زۆرە ڤیدیۆمان بڵاو نەکردەوە. زۆر سپاس کە بینەر بوون خواتان لەگەڵ.